ڕێگای سەرەکی کەرکووک سلێمانیە بوونی تاسە و چاڵ و چۆڵی زۆر لەو ڕێگایە شۆفێرانی نیگەران کردووە. ڕێگای کەرکووک سلێمانی بە شادەماری ڕێگا سەرەکیەکانی کوردستاندا دەنرێت کە شاری سلێمانی بە کەرکووک و ناوچەکانی دیکەی ناوڕاست و خواری و عێراقەوە دەبەستێتەوە. کاری نۆژەنکردنەوە بۆ ڕێگای ئەنجام نەدراوە. ڕێگاوبانەکان بەعام ڕێگاوبانێکی زۆر خراپن، چاڵ و چۆلێکی زۆری تایە. هەموو کاتێ لە کاتی سعید گۆڕینا یاخود سیارە شپرزەتەکە ئەگەر یە بکەویتە ئەو چاڵانویان لەو تاسانە بدەیت زەرەدێکی زۆر بە شۆفێران دەگات. حکومەت دەبێت ئەو ڕێک بداتەوە لەو ڕێگاوبانانە، لەبەرەوەی ئەو ڕێگاوبانە ڕۆژانە هاوڵاتیان لێەوە هاتوچۆکن. زۆربەی کاتەکان بڵێن تووشی حادیسە و تووشی بڵێن ڕووداوی هاتوچۆ بن بە بۆنێ ئەو تاسانە و وەڵاهی زەلام بە پاش ناتوانێت ئەلیوەڕەت بێ هەر بە پا. ئیتر کە ئێمە ناچارین لەبەر ناچاری کەڕەتەبین سایدی ئەم سەر کە ئەڕوا بۆ کەرکووک. خەڵک تاقیم پێش بە 6 مانگجاری بکەوە مانگی جارە 2 مانگجارێک کێنەوە هەر لێرەوە تاسەیە تاگەینە نزیک قەرەنجیر لە قەنجریش دەرەچینی و دێنەوە بەرەو ئێرە هەتا مەدام سیروان هەر تاسێ و هەر زرمەی دیە، یعنی زۆر بێ لەزەت وای هاتووەی بە خۆڵەکەی ئەبڕۆی گەرە باشتر لە قیرەکە. بوونی تاسەی زۆر لە ڕێگای کەرکووک سلێمانی بۆتە سەرچاوە ڕووداوەکانی هاتوچۆ. فەرمانگەی ڕێگاوبانی چەمچەماڵش دەڵێ چاوەڕوانی تەرخانکردنی بودجەین. شەقامەکان تێکچووە، زۆربەی شوێنەکان چاڵ و چۆڵیشی تایە و یا بەهۆی سیارەی بارهەڵگرەکانەوە شەقامەکان بەرز و نزمی تێکەوتووە، بۆیە دەبێت ساڵانە و بە بەردەوام بەڕێوەبەرایەتی گشتی ڕێگاوبان کاتیانی وەزارەتی ئاوادانکردنەوە ڕێگاوبان هەڵسن بە چاکردنەوەی ئەو شوێنانە و لەگەڵ ئەوەیشە بەڕاستی بەداخەوە ڕووداوەکانی یادچۆ بۆ برایانی شۆفێر کە پابند نابن بە ڕێنمایەکانی هاتوچۆ لەو شوێنانی کە دیارە تەمان شارەزانین بە تیژڕەوی لێ ئەخڕن ئەمەش بە ڕێچێکێک لە گرفتەکان. لە پلانی وەزارەتدا بوو کە ڕێگای سلێمانی چەمچەماڵ هەمووی نۆژەن بکرێتەوە و لە ساڵی 2019 تاسوزە بۆ تەکێ نۆژەن کرایەوە و بڕیار و بەردەوامێ، بەڵام بەوەی ئەو باردۆخی کۆرۆناوانەوە دواکەوتەوە. بەڵام ئێمە دەرخسەیەکی تازەوان ئامادە کردووە لە سنووری خۆمان لە مەطام سیروان تابانی مەقان بە هەردوو سایدەکە ڕاستە لە زۆر شوێن تێک چووە و دەرخسان بۆی ئامادە کردو و نردومانە چاوەڕێ وەڵامین. بە پێی خەمڵانی ڕێگاوبانی چەمچەماڵ پرۆژەکە پێویستی بە تەنها 690 میلیۆن دینارە. ئەو بڕە پارەکەمە هێندە نییە کە کێشەی تاسە و چاڵ و چۆڵی ئەو ڕێگا استراتیژیی کوردستانی لەسەر پەک بخرێت. عومەر غەریب، کورسات نیوز، چەمچەماڵ.